ناحەی سەرقەڵا بە خاڵی بەیەگەیشتنی کەلار و کفری ئەو دوو قەزایی ئیدارەی گەرمیاندا ئەنرێ و شوێنێکی سەوزایی زۆری هەیە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ بوونی سەرچاوی ئاوی زۆر و بە پیتی خاکەکەی و تا ڕادەیە گونجاوی کەشوهەواکەی لە چاو شوێنەکانی تری گەرمیانە. سەرقەڵا وەکو شوێنی ژیان و نیشتەجێبوون وەکوەوەی کە ئەو شوێنەوارانەی کە دۆزراونەتەوە لەم دوایە جێگای نیشتەجێبوون بۆ مێژوویەکی دێرینەیە گەڕێتەوە بۆ پێش زین ئەوە شوێنەواری یەکێک لەو شوێنەوارانەیە کە گۆڕگردۆڵکەی سەرقەڵایە. بەڵام وەکو ئەم سەرقەڵایی کە هەیە بنیاتنانی ئەم سەرقەڵایە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1820 وەکو دێیەک وەکو گوندێک دروست کراوە لەلایەن 4 بنەماڵەی هۆزی دەلۆ تیرەی گەچیەوەکە لە بناری دەلۆ لە ناوچەی سەنگاوەوە دابەزیونەتە ئێرە بۆ ناوچەی کفری تاوەکو ساڵی 1937 ئێرە تەنها دێیەک بووە و لە ساڵی لەو بەروارەوە ساڵی 37ەوە بووە بە ناوەندی ناحەی شێروانە ناوەندی ناحەی قەڵای شێروانە تاوەکو ئێستا 22 مدیر نەحێ بەڕێوەبەری ناحەی گۆڕیوە. سەرقەڵا ساڵی 1937 بووەتە مرکزی ناحەی شێروانە. ئەم ناحەیە لەو سەردەمە بریتی بووە لە 1984 دێ. دواتر بە پێی ئاماری ساڵی 1950 144 دێی لەسەر بووە لەگەڵ ژمارەی دانیشتوانی هەموو دێیەکانە بە پێی سەرژمێری ساڵی 1950 عێراق 144 دێی لەسەر بووە. ناحەی زەنگاباد لەم ناحەیە لە هەناوی ئەم ناحەیە دەرچووە و جیابووەتەوە بەخۆی و نزیکەی 40 گوندێکەوە. ناحەی جەبارە هەر لە هەناوی ئەم ناحەی شێروانە ناحەی سەرقەڵا دەرچووە. ناحەی تیلەکۆ و قەزای کەلار کە خۆشبەختانە ئێستا قەزای کەلار ناوەندێکی گرنگە و ناوەندی ئیدارەی گەرمیانە یەکێک لە گوندەکانی سەر بە ناحەی سەرقەڵا بووە و گەورەترین تەنانەت لە مرکزی ناحەکەش گەورەتر بووە و سەر بە ئەم ناحەیە بووە تاوەکو 1970 کە بڕیاری بوون بە قەزای دەرچووە. ڕاستەوخۆ سەرقەڵا خۆی ئەبێتە یەکێک لە ناحەکانی قەزای کەلار و ئەبەسرێتە پارێزگای سلێمانیەوە تاوەکو ساڵی 1976 لە ساڵی 1976 جارێکی تر بە بڕیارێکی مەجلس قیادەت تەورا ئەلکێنرێتەوە بە قەزای کفری و قەزای کفری و ناحیەکانشی ئەخرێتە سەر پارێزگای دیالە. سەرجەم دێهاتەکانی دەوروبەری ناحیەکە ڕوبەڕووی ڕوخان بوونەوە ساڵی 1970 و لە ساڵی 1970 بەرشاڵاوی بەدناوی ئەنفال کەوتن خەڵکەکەی دانیشتوانەکەی و سەرقەڵا بەداخەوە لەو کاتە ببووە سەرقەڵا و ملە سوورە ببوون بە وێزگەیەک بۆ گواستنەوەی ئەو کەسانە و چەند کەسێک لەوانەی کە ئەتوانم بڵێم دەیان کەس لەوانەی کە ڕاپێکی زیندانەکان کران و ئەنفال کران بە دەیان کەسیان خەڵکی سەرقەڵا ڕزگاری کردن و شاردنیەوە بە سەرقەڵا یەکێک بووە لە ئەو شوێنانەی کە جێگەی حەوانەوە و مانەوەی پارتیزانەکانی دوای ئەنفال بوو تاوەکو ڕاپەڕین کە لەم سنوورە چالاکیان ئەنجام داوە. ئێستا ناحەی سەرقەڵا جگە لە ناوەندی ناحەیەەکە 32 دێی لەسرە کە 6 دێیان چۆڵن بەداخەوە هەر چۆڵە هیچ کەسیتیانە و 26 دێیان ئاوەدانن. کۆی ژمارەی دانیشتوانی مرکزی ناحەکە زیاتر لە 3000 کەسە و کۆی ژمارەی دانیشتوانی گوندەکانیشی بە هەمان شێوە نزیکەی 3000 کەسە بە هەردوو ناوەندی ناحەکە و دێهاتەکانی دەوروبەری زیاتر لە 6000 دانیشتوانی هەیە و لە مرکزی ناحێش نزیکەی 800 خێزان نیشتەجێ و ژیانی تیا بەسەرەبا و پێش ڕاپەڕین ئەتوانین بڵێین ساڵانی پێش ڕاپەڕین لە 1970 بۆ لە 1990 ئەم ناحەیە و دێهاتەکانی دەوروبەری ژیان و گوزەرانیان لەسەر ئاژەڵداری و کشتیاری و جوتیاری و ئەو شتانە بوو. بەڵام لە ئێستایا پێچەوانە بووەتەوە ژیانی زۆربەی دانیشتوان لەسەر موچە و لەسەر
ئەوەی کە فەرمانبەری میرین و بەشێکی دانیشتوانیش سەرقاڵی کاری کشت و کاڵین و پرۆژەیەکی گەورەی کشت و کاڵی لە ناحیەی سەرقەڵا هەیە کە پرۆژەی خانووی پلاستیکی سەرقەڵایە. ئەو پرۆژەیە لەسەر ئاستی گەرمیان گەورەترین پرۆژەیە و زۆرینەی بەروبوومی خەیاری گەرمیان و ناوچەکانی تریش دابینەکە لە دوو وەرزی پاییز و بەهارە. ئینگال و ڕانەمەڕی زۆر هەیە هەم لە ناحیەکە و هەم لە دەرەوەی ناحیەکەش لە دێهاتەکانە و پرۆژەی باغداری زۆر هەیە. ڕێژەی سەوزایی لەم ناحەیە لە ستاندەری جیهانیش تێپەڕیوە کە باخ و باخاتێکی زۆری هەیە. هەروەها خاڵێکی تریش ئەمێ ئاماژەی پێ بکەم کە بە درێژایی ئەو ماوە زۆرەی کە دام و دەستگای حکومی و قانون لەم ناوچەیە هەبووە لەم ناحەیە هەبووە کەمترین کێشە و گیر و گرفتی کۆمەڵایەتی و ئەمنی و ئەوانە ڕوو لە دام و دەستگاکانی حکوومەتەکە کەمترین سکاڵا تۆمارەکرێ ساڵانە لەم سنوورە و کەمترین توندوتیژیش هەیە چ بەرامبەر بە ئافرەتان چ بەرامبەر بە پیاوان و بە بیرەوەری منیش ئەوەی کە بەبیرم بێ لە ناوەندی ناحەی سەرقەڵا خۆشبەختانە ژنکوژی نەبووە نەمبیستووە و نەمبینیوە.